ڕاپەڕین دەبێت هێشتا بەردەوام بێ بۆ لەبەرەوەی ڕاپەڕین مەغزا و معنایەکی گەورەی بەخشیە ئیرادەی میلەتەکەمان. بەردەوام بێ ئەم جاریان لە ڕووی خزمەتگوزاریەوە، بەردەوام بێ ئەم جاریان لە ڕووی ئاوەدانکردنەوەی کوردستانەوە، بەردەوام بێ بۆ حکومڕانێکی گونجا و بەهێز لە بۆ دواڕۆژی میلەتەکەمان، بەردەوام بێ لە بۆ ئیرادەی ڕێکەوتن، ئیرادەی ڕێکەوتنی سیاسی، بەردەوام بێ لە بۆ ئارامی، بەردەوام بێ لە بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ هەموو لایەک. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەبێ دوودڵی بێنە مەیدان بۆ ئاوەدانکردنەوە، بێنە مەیدان بۆ خزمەتکردنی شاری ڕانیە. ڕانیە، قەڵاتجێ، چوارقوڕنا، حاجیاوە، سەنگەسەر، هەموو ناحیەکانی دەوروبەر ئێستا پێویستیان بە ئاوەدانکردنەوەی زیاتر هەیە. ئێستا هەموو سێکتەرەکان پێویستی بە ئاوەدانکردنەوە هەیە. دەڤەرەکەی ئێمە چەندی پرۆژەی خزمەتگوزاری گرنگی تێدا ئەنجام درراوە، بەشێکی زۆریان تەواو بوونە و بەشێکی دیکەشیان لە تەواوبووندان. بەڵام لە ئاستی ڕەزامەندی ئێمەدانین و پێمان وایە پێویستە خزمەتی زیاتری ناوچەکەمان بکرێت و ئاوڕی زیاترمان لێ بدرێتەوە. چونکە جگە لەوەی ئێمە خاوەنی ڕاپەڕینی پێنجی ئازارین، سنوورەکەشمان ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبێت و ژمارەی دانیشتوانمان زیاتر دەبێت. ئەمەش بە چارەسەرکردنی قەیرانی دارایی و باشترکردنی گوزەرانی خەڵکو و یەکڕیزی و تەبایی لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەبێت. بۆیە داوامان لە هەموو لایەکەوە لە پێناو بەرژەوەندی باڵای نەتەوەکەمان دەستبەرداری خواستە حیزبیەکان بن و یەک گوتار و یەک هەڵوێست کار بۆ دۆزی ڕەوای گەلەکەمان بکەن و کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم ئاوڕی زیاتریش لە دەڤەرەکەمان بداتەوە.